لە چەند ڕۆژی داهاتوودا پێم وایە ئەگەر بەیانی نەبێت چەند ڕۆژی داهاتوو وەفدی هەرێمی کوردستان بچێتەوە بەغدا بۆ ڕێککەوتن بە سەرۆکایەتی کاکوبات. طبعا ئەم وەفدە پێم وایە دەبێت قسەی کۆتایی پێبێ لەبەرەوەی لایەنە فەنیەکان پێشتر لە دووسێ سەردانی ڕابردوو کە کاکوبات بە خۆی سەرۆکاتی دەکرد لایەنە فەنیەکانی نەوت و دارایی دانیشتوون تەوەرەکان گفتوگۆی باشیان لەسەر کراوە پێشنیاری جدی کراوە تەنانەت مەلەفی غێرنەوتی قسەی لەسەر کراوە قسە لەسەر داهاتی مەرزەکان کراوە قسە لەسەر داهاتی ناوخۆ کراوە قسە لەسەر تەسوی حساباتی 2014 تا 2018 کراوە کە بودجێ هەرێمی کوردستان بڕاوە و لە بەرامبەردا هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە بە نەوتی کەرکووچیشەوە یعنی ئەمانە لیژنەی بۆ پێی هاتووە خەریکی تەسویە حسابات و قسەکردن لەسەری ئەم وەفدەکە دەچێت دەبێت وەفدێکی بڕیار بەدەست بێت لەوێ دەبێت لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک بکەوێت بەڕای من بە تەسلیمکردنی نەوت ئەیتر بڕەکەی چەندە دەکرێت لەسەری ڕێک بکەون ئایا هەموو نەوتەکەی 250,000 بەرمیل نەوتە لە بەرامبەردا هەرێمی کوردستان چی دەست دەکەوێت ئەمە حساباتە یعنی و هەرێمی کوردستان بۆ خۆی پێویستی بە چەند هەیە دەتوانێت بە داهاتی ناوخۆی دیکە و بەوەی کە دەمێنێتەوە دەبری بودجێی فەرمانبەران ویش مەساریفی ڕۆژانەی خۆی بکە پێم وایە زەحمەت نییە و بۆ ئەم ڕۆی هەرێمی کوردستان ڕێککەوتن لەگەڵ بەغدا چارەسەرێکی باشە و دەرباسکردنی خەڵک و موچەخۆرانە دڵڕاوچەی نەبوونی موچە و تێکچوونی وەزعی دارایی لە ئێستا